ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەی لێکدان و هەڵوێز لە قسمەتەوەی خۆشەویستم چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناونیشانی سەنگی چین لە سەردانەکەی ترەمپ و پۆتیندا. هەڤاڵ عارف ئەم بابەتەی ئامادە کردووە. لە ماوەی 10 ڕۆژدا پێشوازیکردنی پەکین لە دۆناڵد ترەمپ و ڤلادیمیر پۆتین دۆخێکی جیاوازی لە بەیەگەیشتنی دیبلۆماسی جەم سەرسەرەکیەکانی جیهان هێنایە پێشەوە. ئەم پێشهاتە نەخشەی ململانێ و بەرژەوەندی هاوچەرخەکانی زیاتر لە دەوری چین چڕ کردەوە و ئەو ڕاستی سەلماند کە پێگەی پەکین لەم قۆناغەدا سنووری زلهێزێکی ئابووری تێپەڕاندووە و وەک سەنتەرێکی باڵای بڕیاردانی سیاسی و مەرجەعێکی دیپلۆماسی جیهانی جێگیر بووە. بێگومان ڕەهەندەکانی ئەم مەرجەعیەتە تەنیا لە چوارچێوەی نەریت و مانۆڕە پرۆتۆکۆڵیەکاندا کورت نابنەوە، بەڵکو نەخشاندنی هاوکێشەیەکی نوێی جیۆسیاسیە کە تێیدا پەکین بووەتە ئامێزگەی بە یەکگەیشتنی بەرژەوەندی دژبەیەکەکان و لە یەکادا هەم ڕکابەرە سەرەکیەکانی و هەم هاوپەیمانە استراتیژیەکانی ناچار دەکات بۆ داڕشتنی هەر نەخشەیەکی داهاتوو ڕوو لە چین بکەن. هەرچەندە چاوی میدیا و ناوەندە شیکاریەکانی جیهان لە بری گرنگی بە مۆقعەتی ئێستای چین و ماهیەتی سەردانەکان زیاتر لەسەر دیمەنە ڕواڵەتیەکانی ئەم دوو دیاردا چڕ بوونەتەوە، هەر لە خوێندنەوەی زمانی جەستە و جیاوازی پرۆتۆکۆڵەکانی پێشوازی لە نێوان ترەمپ و پۆتیندا تا دەگاتە جێگای دانیشتنی هەردوو سەرۆکی چین و ئەمریکا و سەرنجدان لە هێمە مێژوویەکانی وەکو پیشاندانی درەختە دێرینەکانی باخچەی پەکین بە ترەمپ وەک ئاماژەیەک بۆ ڕێکداکوتنی شارستانیەتی و ئارامگری استراتیژی چین. بەڵام لە جەوهەردا دیوە ڕاستەقینەکەی ئەم هاوکێشەیە بەتەنیا لە چوارچێوەی ئەو دیمەنە فەرمیانەدا کورت نابێتەوە، بەڵکو کاتی هەڵبژێردراوی سەردانەکان قەبارەی شاندەکان و هەلو مەرجە هەستیارەکەی ئێستا وێنەیەکی نوێی جیۆسیاسیمان بۆ دەردەخەن کە تێیدا پەکین بە سوودوەرگرتن لە پێگەی خۆی بووەتە وێزگەی بە گەیشتنی بەرژەوەندیە دژبەیەکەکان. بایەخی ڕاستەقینەی ڕۆڵی ئێستای چین لەوەدایە توانیوێتی جیاواز لە نەریتی ڕۆژاوای ڕیتمێکی نوێ لە هەژمۆنی نێودەوڵەتی لەسەر بنەمای خاچێتی پراگماتیزمی سارد و بەرژەوەندی هاوبەش بەرجەستە بکات و خۆی لە هاوپەیمانێتی سەربازیە ئایدۆلۆژیەکان بەدوور بگرێت. بۆیە هێزی پێشەنگایەتی ئەم جەمسەرە زەبەلاحەی جیهان لەوەدا خۆی پێناسە دەکاتەوە کە بەستنەوەی جومکە ئابووری و جیۆسیاسیەکان بە پەکینەوە بۆتە ناچاریەکی استراتیژی بۆ هێزە نێودەوڵەتیەکان. ڕەهەندەکانی ئەمەش بە زۆری بۆ ئەوە دەگەڕێتەوە وڵاتی چین بە دوای گۆڕینی سیستەمی سیاسی دەوڵەتاندا ناگەڕێت، بەڵکو تەنیا کار لەسەر دەست بەکارکردن یان دەستەبەرکردنی ئاسایشی بازار و ڕەوتی ئاڵۆگۆڕە جیهانیەکان دەکات. لەم واقعە ماتریالیستیەش وای کردووە لە یەکادا واشنتۆنی ڕکابەر و مۆسکۆی هاوپەیمان بە چین وەک ناوەندێکی حتمی ببینن کە هەروەک چۆن هەم دەرگا بۆ ترامپ و سەرکردە سیاسی و ئابوووریەکانی ئەمریکا واڵا دەکات بۆ دووبارە داڕشتنەوەی بازاڕی ئابووری و سیاسەتی جیهانی و هەم پێشوازیش لە پۆتین دەکات بۆ ڕاگررتنی هاوسەنگی هێز بەرامبەر بە بلۆکی ڕۆژئاوا. ئەم هاوسەنگ سازیەش دەلالەتێکی ڕوونە کە پەکین لە زلهێزێکی ئیکۆنۆمی ڕوتەوە گۆڕاوە بۆ مەرجەعێکی دیبلۆماسی باڵا و جەمسەرێکی ڕاوەستا و لە نەزمێکی نوێی فرە جەمسەریدا. لە دەرەنجامدا لێکەوتەکانی سەردانی ترەمپ و پۆتین لەو ماوەدا یان لەو ماوەکەمەدا بۆ پەکین گۆڕانکاریکی بنەڕەتی لە پێگەی چین لە سیستەمی نێودەوڵەتیدا پیشان دەدات. ئەم پێش هاتە دەرخەری ئەو واقعەیە کە پەکین بە ئاوێتەکردنی هێزی ئابووری و تەکنەلۆژی سەربازی پێشکەوتوو و توانای دیپلۆماسیەتی کاریگەر ئاستی هێژمۆن و ئێعتباری خۆی بە تەواوی بەرز کردوێتەوە و بۆچە بڕبڕەی پشتی هاوکێشە سیاسی جیهانیەکان و ئاراستەی ململانی نێودەوڵەتیەکانی بەرەو قۆناغێکی نوێ بردووە. هاوکات لەگەڵ ئەم گەشە سەندنەشدا ئەوەی پێگەی پەکینی زیاتر قایم کردووە هۆشیاری استراتیژیەکەیەتی کە سەرڕای ئەوەی کە لە ڕێگەی کەناڵە جیاوازەکان و بەکارهێنانی مافی ڤیتۆ لە نەتەوە یەکگرتووەکان پاڵپشتی سیاسی خۆی بۆ هاوپەیمانەکانی لە بەرامبەر ڕۆژاوا دەدووپات دەکاتەوە و بەرامبەر تایوانی ژامەدەیەکی سەربازی ڕوون پەیڕەو دەکات. بەڵام بە ئەو پەڕێوەریایەوە هەوڵی داوە خۆی لە پەلە کێشکردن یان لە پەل کێشکردن بۆ ناو گۆڕەپانی شەڕ و تێوەگلان لە ململانەی سەربازی ڕاستەوخۆکان و تەڵی ڕکابەرەکانی بپارێزێت. پاڕەوکردنیان پراگماتیزمە سیاسی و خۆ بە دوورگرتنەش هێزێکی زیاتری بە پەکین بەخشیوە و وای کردووە بێتە سەنتەرێکی حتمی کە هەم واشنتۆن بۆ پاراستنی هاوسەنگی بازار و هەم مۆسکۆش بۆ بەهێزکردنی بەرەی سیاسی خۆی ناچار بن ڕووی تێبکەن. ئەمەش دەرهاوێشی ئەوەیە چین بەم پێگە کاریگەریەوە
مۆدلێکی جیاواز نوێی لە سیاسەتی نێودوڵەتیدا پیشان داوە، مۆدلێک کە لە بری دەستێوەردانی ڕاستەوخۆ سەپاندنی هێز وەک ئەمریکا و رووسیا پشتی بە هێزی نەرم بەستووە، هەر بۆیە بۆتە ئەو پارەسەنگات استراتیژیەی هیچ جەمسەرێک ناتوانێت نادیدەی بگرێت. دوایین قسەژەوەیە ئایا ئەم سنگ و قورسایی ئێستای چین کۆتایی بۆ استراتیژیە لە مێژینەی ئەمریکا هێناوە کە دەیویست لە ڕێگەی سەپاندنی باجی زۆر و دروستکردنی ئاستەنگ بۆ ئەو وڵاتانی سەرچاوەکانی وزە بە پەکین دەفرۆشن گەشە و پێشکەوتنی چین لە قاڵە بدات؟ یان ئەمە سەرەتای قۆناغێکی تەواو نوێ و تێیدا جیهان ناچار دەبێت دان بەو ڕاستیەدا بنێت هیچ هاوکێشەیەکی نێودەوڵەتی بەبێ ڕەزامەندی پەکین شەرعیەتی نابێت. پێکدادان یان هاو ئاهەنگی شارستانیەتەکان دکتۆر پیرۆز محەممەد ئەمین ئەم بابەتەی ئامادە کردووە. سەردانی شاندی باڵای سەرۆکایەتی ئەمریکا بۆ پەکین کە ژمارەیەک لە گەورە سەرکردە بازرگانیەکانی وڵاتەکەی لەگەڵدایە وەرچەرخانێکی گرنگ لە دیپلۆماسی جیهاندا نیشان دەدات. ئەم هەنگاوە تەنها گەشتێکی ئاسایی نییە، بەڵکو هەوڵێکی استراتیژیە بۆ داڕشنەوەی پەیوەندیەکان لە سەردەمێکدا کە کێبڕکەی تەکنەلۆژی بازرگانی گەیشتۆتە لووتکە. ئامادەیی بەڕێوەبەری کۆمپانیا زەبەلەحەکانی ئەمریکا لەم گەشتەدا ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی کە کەرتی تایبەت و حکومەت پێکەوە هەوڵی دۆزینەوەی زمانێکی هاوبەش دەدەن لەگەڵ دووەم گەورەترین ئابووری جیهان بە تایبەت لە بوارەکانی زنجیرەی دابینکردن و گۆڕینەوەی تەکنەلۆژیادا. لە کاتێکدا کە مێزی گفتوگۆکان پڕە لە بابەت ئابووریە دوولایەنەکان، سێبەری ململانەیە ناوچەیەکان بە توندی بەسەر کۆبوونەوەکاندا دەبینرێت. پەرسی ئەگەری هەڵگیرسانی شەڕی ئێران یەکێکە لەو بابەتە هەستیارانەی کە هەردوو زلهێزەکان ناتوانن پشتگوێی بخن. ئەم کۆبوونەوەیە لە لووتکەیە کە تەنها دیدارێکی دیپلۆماسی ئاسایش نییە، بەڵکو گۆڕەپانی ململانەی و یەکلاکردنەوەی دوو دیدگای فەلسەفی جیاوازە. تیۆری پێکدادانی شارستانیەتەکانی ساموێل هینتینگۆنتۆن لە بەرامبەر چەمکی هاوئاهەنگی شارستانیەتەکان. لە کاتێکدا جیهان چاوەڕوانی ئەنجامەکانی ئەم لووتکەیە دەکات، ئامادەی نوێنەرانی زەبەلاحی تەکنەلۆژیا و بەزرگانی ئەمریکی لە ناو دڵی پەکین ئاماژەیەکی ڕوونە بۆ ئەوەی کە بەرژەوەندی ئابووریەکان هەوڵ دەدەن دیوارە فەرهەنگی و سیاسیەکان ڕوونتر بکەن. ئەم سەردانە لە کاتێکدا دێت کە جیهان لە بەردەم مەترسیەکی گەورەی ناسەقامگیریدایە، بە تایبەتی لە کەرتی وزە و بازاڕە جیهانیەکاندا کە بەهۆی گرژیەکانی پەیوەست بە ئێرانەوە گەیشتونەتە لووتکە. هەروەهاش نیشاندەری ئەوەیە کە لایەنی ئەمریکی دەوێت لە ڕێگەی هاو ئاهەنگی ئابووریەوە ڕێگری لە پێکدادانی سەربازی و سیاسی بگرێت، چونکە دابڕانی تەکنەلۆژی نێوان ئەم دوو جەمسەرە بەواتای بەکەوتنی زنجیرەی دابینکردنی جیهانی دێت. لووتکەکە هەوڵەکە بۆ سەلماندنیەوەی کە شارستانیەتەکان دەتوانن لە بری سڕینەوەی یەکتر لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەش و پێشکەوتنی تەکنەلۆژی جۆرێک لە هاوسەنگی بدۆزنەوە، هەرچەندە کێبڕکەی تون لەسەر و یان لە سەروی بازرگانی و دیجیتاڵی تا ڕادەیەکیش هەردەمێنێتەوە. ئەمە وەک وەرچەرخانێک لە فەلسەفەی پێکدادانەوە بەرەو هاو ئاهەنگیکی ناچاری دەبینرێت کە تێیدا بەرژەوەندیە مادیەکان دەبنە هۆکار بۆ ئەوەی دوو جەمسەری جیاواز لەسەر مێزی گفتوگۆ دانیشن بۆ ڕێگریکردن لە کارسەتی گیانی کە هیچ کامیان لی دەرباز نابن. لە کۆتاییدا ئەم لووتکە مێژوویە تاقیکردنەوەیەکی گەورەیە بۆ مرۆڤایەتی لە سەدەی 21دا. ئەنجامەکانی نیشان دەدەن کە جیهان بەرەو پێشبینیەکانی هێنتیگۆن پێکدادان لەسەر بنەمەکانی شوناس و شارستانیەت هەنگاو دەنێن، یان ژیری ئابووری و تەکنەلۆژی دەتوانێت مۆدلێکی نوێ لە هاوەهەنگی بەرهەم بهێنێت. ڕێکەوتنی ئەم دوو زلهێزە لەسەر پرسی بازرگانی و داهاتووی تەکنۆلۆژیا نەک تەنها ئاراستەی ئابووری جیهان دیاری ناکات، بەڵکو دەبێتە وەڵامێک بۆ ئەو پرسیارە جەوهەریەی کە ئایا دەکرێت بەرژەوەندی هاوبەشەکان سنوورە فەرهەنگی و سیاسیەکان ببڕن؟ کاتێک مرۆڤ دەبێتە مێژوو، شۆڕش ئەمین ئەم بابەتی ئامادە کردو بەم جۆرە دەست پێ دەکات. 40 ڕۆژ بەسەر کۆچی دوایی دکتۆر دیاردا تێدەپەڕێت، 40 ڕۆژی بێدەنگ کە تێدا غیابی مرۆڤێک دەژمێرین کە ژیانی خۆی کردبووە پردێک بۆ پەڕینەوەی نەخۆشە بێدرامەتەکان و مەرهەمێک بۆ برینی بریندارە و هەژارەکان. دکتۆر دیار تەنها ناوی پزیشکێک یان کادرێکی ئاسایی نەبوو، بەڵکو سیمبۆلی ئەو مرۆڤە پاکە بوو کە لەم سەردەمەدا دەگمەنە. ئەو لەو جۆرە تێکۆشەرانە بوو کە لەنین وەسفی کردووە. پێویستە مرۆڤ هێندە پاک بێت کە لە کاتی خزمەتکردنی گەلەکەیدا هیچ بەرژەوەندێکی تایبەتی شک نەبات. لە جیهانی هاوچەرخی نیشتیماندا
کە نەخۆشی خۆ دەرخستن و پۆپۆلیزم باڵی بەسەر سیاسەتدا کێشەوە جیاوازیەکی ڕیشەی هەیە لە نێوان کادێری ڕاستەقینە و کادێری مارکێتین و کادێری سۆسیال میدیا ئەوانەی کە بچووکترین چالاکی و چاکەی ڕۆژانەیان بەسەر کۆمەلگادا دەفرۆشنەوە زوم و هاوێنەی کامێرەکان دەکەنە کەرەستەی ڕیکلام و مزایدەی سیاسی و شەخسی تا پێگەی کاتی خۆیان پێی گەورە بکەن بەڵام دکتۆر دیار ڕێگەیەکی تری هەڵبژاردەبوو ڕێگای دڵسۆزی بە بێدەنگی ئەو باوەڕی بەو وتەی کارل مارکس بوو کە دەڵێت مۆمیاییکردنی ناوەکان بۆ ئەوانە پێویستە کە لە ناوەڕۆکدا خاڵین بەڵام مرۆڤی ڕاستەقینە لەگەڵ کارەکانیدا دەژی نەک لەگەڵ دروشمەکانیدا خزمەتەکانی ئەو وەک بارانی بەهار بە بێدەنگی دەباری و زەویان سەوز دەکرد بۆیە کاتێک کۆچی دوایی کرد دڵسۆزی و پاکی و قەبارەی هاوکاریەکانی بۆ خەڵکی دەرکەوتن و پەخش بووە دکتۆر دیار نمونەی مرۆڤێکی لە خۆبردوو پێی نابوو بەسەر حەزە زاتی و شخصیەکانی خۆیدا و تەنها لە پێناو مرۆڤدا تێدەکۆشە ئەو لە لووتکەی زانست و پلەی سەربازی و پێگەی کۆمەڵایەتیدا بوو بەڵام هێندە سادە بوو هەمووان وەکو کەسێکی ئاسایی نێو خۆیان دەیان بینی ئەم ڕفتارەی دکتۆر دیار مرۆڤ بەبیر وتە بەناو بانگەکەی گیڤارا دێنێتەوە کە دەڵێت دەبێت شۆڕژگەری ڕاستەقینە بەقۆڵی لە گەلەکەیەوە نزیک بێت هێندە سادە بێت کە نەتوانرێت لە خەڵکی ئاسایی جیا بکرێتەوە دکتۆر دیار هەرگیز منەتی بەسەر کەسدا نەدەکرد و بڕوانامە و پێگەکەی نەکردە بۆ شانازی چونکە بڕواوە بوو گەورەی مرۆڤ سادەیەکەیدا لە سادەیەکەیدا دکتۆر دیار پێشەوەی بچێتە ژێرگەڵ چوو بە نێو دڵ و دەرونی هەموو ئەوانەی کە دەیان ناسی ئەو لە نێو دڵی نەخۆشەژارەکاندا و لە نێو ماڵەکەم دەرامەتەکاندا و لە نێو ویژدانی هاوڕێ و هاوسەنگەرەکانیدا شوێن پێی خۆی کردبەوە ئەو سەلماندی کە مێژووی ڕاستەقینە لە فەیسبوک و شاشەکاندا نانووسرێتەوە بەڵکو لە ویژدانی هەژار و گیرفان بەتاڵەکاندا هەڵدەگیرێت وەک چۆن ڕۆزا لوکسەمبۆرگ دەڵێت ئەوانەی بۆ مێژوو دەژین لە بێدەنگیدا گەورەترین زریان دروست دەکەن لەم چلەی ماتەمینەدا سەری ڕێز و نەوازش بۆ ڕۆحی پاکی دادەنەوێنم و دکتۆر دیار جەستەی کۆچی کردووە بەڵام ڕێبازە مرۆیەکەی یان سادەی یەکەی و ناوی پاکی وەکو قوتابخانەیەک بۆ کادێری ڕاستەقینەی ناوگەل بە زیندوی دەمێنێتەوە بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست لێردا هاتینە کۆتایی ئەم بەرنامەی لێکدان و هەڵوێستیش هیوادارم بابەتەکانی بەدڵی هەموو لایەکتان بوو بێت تا وەکو بەرنامێکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان